لە دوای تۆمارکردنی سکاڵای داواکاری گشتی لەسەر کارە نایاساییەکانی ئاژانسی جوولەکە لە دادگای ناوچەی باسمانی لە مۆسکۆ، دادگای ئەو ڕێکخراوە دەستی پێکرد و ئەگەری داخستنی چالاکی ئەو ڕێکخراوە بەهێزە، هەرچەندە کۆشکی کرملین ئەم بابەتەی بە یاسایی ناوبرد و داوای کرد بە سیاسی نەکرێت. وەزارەتی دادی رووسیا لە نامەکەیدا بۆ ئاژانسەکە ڕایگەاندووە کاری ڕێکخراوەکەیان نایاساییە و ئاماژەی بە چەند خاڵێک کردووە کە دوانیان سەرەکین. یەکەم کۆکردنەوەی زانیاری لەسەر هاوڵاتیانی ڕووسی و ناردنی بۆ دەرەوەی وڵات و دووەمیش هەندانی خاوەن عەقڵەکانە بۆ ئاسانکاری کۆچکردنیان بۆ دەرەوەی وڵات، ئەمەش کاریگەری خراپی دەبێت لەسەر ئابووری وڵات و کۆچی جوولەکە لە سەدا 10 لە ساڵی ڕابردوو زیاتر بووە. ئاژانسی جوولەکە لە ساڵی 1989دا نووسینگەی خۆی لە مۆسکۆ کردەوە لە دوای ڕووخانی یەکێتی سۆڤیەتیش توانی بە سەدان هەزار کەس بۆ ئیسرائیل بگوازێتەوە کە ژمارەی جوولەکە ڕووسیەکان نزیکەی 1 ملیۆن کەسە. هەر بۆیە بەرپرسانی قەوارەی زایۆنیستی ترسێکی زۆریان لەو دادگایە هەیە و دەترسن دەستیان لەو گەنجینە مرۆییە ببڕدرێت کە بنەمای ژیانی قەوارەکان بە کۆچی بەردەوامی جوولەکەکانی جیهانەوە بەستراوەتەوە، با تایبەتی خاوەن بەڵگەنامە بەرزە زانستیەکان کە رووسیا یەکێکە لە سەرچاوە گرنگەکانی. هەر بۆیە وەزیری کۆچی جوولەکە بنینە تامینۆشیتی نامەیەکی ئاڕاستەی یائیرلابیدی سەرۆکی وەزیران کرد، داوای لێکرد بۆ بەردەوامی چالاکی و کۆچی جوولەکەکان فریایی ئاژانسەکە بکەوێت. ئاژانسی جوولەکە لە پێناو ئیسرائیلدا لە ساڵی 1970 وەکو لە خێڕەخراوی زایۆنستی لە شاری یافای فەڵەستینی دامەزرا کە بە یارمەتی سندوقینەتەوەی جوولەکە زەوی بکڕێت. دواتر کرا ڕێکخراوی ڕاپەڕێنەری بەرنامەی زایۆنستی و لە ساڵی 1921 ڕۆڵی گرنگی لە دانانی بەرنامەی ئینتداب داگێڕا. لە ساڵی 1929دا ناوەکەی بۆ ئاژانسی جوولەکە گۆڕدرا کە ئامانجی چالاکردنی کۆچی زایۆنیستەکان بوو بۆ فەڵەستین و بەرزکردنەوەی ژمارەیان، کڕینی زەوی و گۆڕینی خاوەندارێتی بۆ جوولەکە و دروستکردنی شارۆچکەی نیشتەجێی کشتوکاڵی و دامەزراندنی قوتابخانە و نەخۆشخانە و پێکێنانی میلیشای چەکداری هاگانا و لە دوای 1948 کرایە باڵی ڕاپەڕاندنی دیبلۆماسیەتی ئەو قەوارەیە بۆ دەستەبژێری جوولەکە خاوەن پیشە و پسپۆڕیەکان بۆ بەهێزکردنی پایەکانی قەوارەکە. لەبەرەو هەموو هۆکارانە قەدەغەکردنی ئاژانسی جوولەکە گەورەترین لێدانە لە فەلسەفەی مان و بەردەوامی ئیسرائیل کە رووسیا لەم کاتەدا گوشارەکەی بەوەی هەڵوێستی یائیرلابیدەوەیە لە جەنگی ئۆکرانیا. مۆسکۆ دەزانێت داخستنی ئەو ئاژانسە چەند گوشارێکی بە ئازارە بۆ لووتبەرزی دەسەڵاتدارانی ئەو قەوارەیە.